باوک ئەرکیشی قورسیان لەسرە بۆ ڕوبەڕووبوونەوەی ساڵی تازەی خوێندن لەبەرەوەی کە ئێمە کاتێک کە هەست بە بەرپرسیارەتی دەکەی بەرامبەر بەڕۆڵەکانت بۆی بتوانین لە باشترین خوێندنگە و لە باشترین سیستمی پەروەردەیی تێدا پەروەردە بکرێ بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێمە هەستی پێ دەکەین سیستمیشی باش پەروەردە بەڕێوە بە پێی سیستمیشی باش پەروەردە بەڕێوە نابرێت لە بینی دوو کەرتی گشتی و کەرتی تایبەتدا خوێندنگاکان دابەش بێت. پێم باشە کە قوتابیەکە وشار بکاتەوە کە ئەمە مەرحەلێکی تازەیە ڕۆتنەو مەرحەلێکی تازە لە ژیانە کە قوتابخانە ئایندەیەکی باشە ئەبێتە دیالۆگێک ئایدۆلۆژیایەک بۆ ئایندەی تێ بگەینێ کە ئەمە مەرحەلە تێدەپەڕێت بە کۆڵی بیرروبۆچون و هەستیا تێدەپەڕێت هەر مامۆستای بیرروبۆچونێکیە هەر تەلەبێ برادری بۆری بیرروبۆچونێکیە جا من پێم باشە لەسەر دایک و باو پێشەوەی کە منداڵەکانی بگەنێ بە قوتابخانە ئەو ڕێنمانی فێرکات. باب و دایک دەبێت زۆر چایە لە منداڵی خۆیان بێت لەوە کاتی مەکتەب دەبی زۆر چاویان لێبیت کە زۆر نەچنە دەرەوە دەرسی خۆیان بخوێنێت. پێویستە لە ناحەی فکری و ئەم مناڵە حازر کەیت کە چۆن دەچێت بۆ مەکتەب چۆن ئامادەکاریەکانی بۆ بکەیت چۆن ڕێگایەکی باشی بۆ دانیت لە جۆ بڕوا لەگەڵ چێ هەڵسێ هەڵسوکەوتێکی باش بکات.